مختارە گەنجەکەی هەڵەبجە و کارمەندێکی پۆلیسی دارستان بوون بە شەهیدی ژینگە. شاریش ماتەمیان بۆ ئەجێڕێت. تا دێ سەبەتەی کۆکردنەوەی هاوکاری بۆ ماڵە هەژارەکان لە فرۆژگاکان لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە. سڵاوتان لێبێت. شاری هەڵەبجە ماتەمینی بۆ ئاری مختاری ژینگە پارێز و محەممەد شێخ حەیدەر کارمەندی پۆلیسی دارستان ئەجێڕێت کە لە کاتی هەوڵدان بۆ کوژاندنەوەی ئاگرا گەورەکەی دەوروبەری شار گیانیان لەدەستدا و نازناوی شەهیدی ژینگەیان پێبەخشرا. ئاری تەمەن 28 ساڵ گەنجێکی خۆبەخش بوو لە کاتی ئاگرکەوتنەوەکەدا لە هەوڵێکی لە جوانی بووە، بەڵام لەوێ تەلەفۆنی بۆ دێت و لە ئاگرەکە ئاگاداری ئەکەنەوە. ئەویش دەست بەجێ بەرەو شوێنی ئاگرەکە ئەڕوات. هەرچەندە سوهەیبی هاوڕێی پێی وتبوو مەچۆ، بەڵام ئاری وتوێتی فی سەبیلله ئەچم. سوهەیب قسەی بۆ 964 کردووە و ئەڵێت ئاری ئەو چوونەی چوو نەگەڕایەوە. ڕێکخراوە ژینگە یەکانیش نازناوی شەهیدی ژینگەیان بە ئاری بەخشی. کارەساتەکە بە ئاری نەوەستا و ئەم ئێوارەیەش محەممەد شێخ حەیدەر کارمەندی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجەش بەهۆی ئاگرەکەی گوندی مۆردین گیانی بەخشی و ئەویش بوو بە شەهیدی ژینگە. دۆخی دارایی هەرچەندە سەخت و گران بێت، سەخاوەت و دەستگیرۆیی و هاوکاری لە ناو کوردان لە گەشەدایە. ئەوە تانانەوە خانەیەکی هەولێر سەبەتێکی پلاسیکی داناوە و لەسەری نووسیوە نانی خێرخوازان لە بۆ فەقیران. زۆربەی ئەوانەی نان بۆ ماڵەوەیان دەبەنەوە بەبێ بەپێی گیرفانی خۆیان شتێک پارە بۆ ئاوەدانکردنەوەی ماڵە هەژارەکان لە ناو ئەو سەبەتە لاستی چێدا ئەنێن. بەشدار عەشایر خاوەن نانەوەخانەکەیە بە 1964 وت زیاتر لە ساڵێکە ئەو سەبەتەیان دانەوە و ڕۆژانە خەڵک پارە لەو سەبەتەدا ئەنێن. ئەوانیش بەو پارێنانیان بۆ دروست ئەکەن و ئەوانەی نەدار و کەم دەرامەتن دەیبەنەوە بۆ سەرسفرەکانیان. ڕۆژانە لانی کەم دەخێزانی کەم دەرامەت لەو سەبەتەیە سوودبەت ئەبن و ئەوانەشی هاوکاری ئەم سەبەتەیە ئەکەن دڵخۆشن کە بەشێکە بن لە هاری کاریکردنی نەداران و هەژارانی شار. لە گۆڕەپانی کێبڕچەی هونەر و کلتورە جیاوازەکاندا جارێکی دیکە گەنجانی کورد سەلماندیانەوە کە کاتێک باز دێتە سەر شایی و هەڵپەرچێ هیچ گەلوونەتەوەیەک ناتوانێت شان لە شانیان بدات. ئەوە تا گروپی هەڵپەرچەی شڵێوە وەک نوێنەری کوردستان بەشداریان لە فیستیڤاڵی هەڵپەرچێ و موزیکی نێودەوڵەتی وڵاتی گورجستان کردووە و توانیان بە جوانی و ڕەسەنایەتی پلەی یەکەم بەدەست بهێن و خەڵاتی دیپلۆمی شانازی مسۆگەر بکەن. ئەم گروپە کە لە کۆمەڵێک گەنجی بەهرەمەند و کەشخە پێک هاتوون بە جلوبەرجی ڕازاوی کوردی و بە هەڵپەرچێ تێکەڵ بە حەماسەت و جوانی نەکەر ئامادەبووان، بەڵکو لیژنەی هەڵسەنگاندنی فیستیڤاڵەکەشیان تووشی هەیەجان کرد. بە شایستەش بوون بە خاوەنی پلەی یەکەم. ئەم دەستکەوتە جارێکی دیکە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە کەشایی و هەڵپەرچێ هەر لە کووردە حیاتەکەی خۆمان جوانە و لەو مەیدانەش کەس ناتوانێت شان لە شانی کچ و کوڕانی کوڕ بدات. دوای 2 مانگ و 2 ڕۆژ 2000 ڕێگا قەڵەباڵغەکەی هەولێر بە دیزاینێکی ناوازە کرایەوە و لەمڕۆوە هاتوچۆی نێوان هەولێر بۆ بەحرکە ئاسایی ئەبێتەوە. ڕۆژی 16 مانگی 6 دەستکرا بە چاکردنی ڕێگەی هەولێر بەحرکە. ئەم ڕۆژ 18 ڕێگاکە بەڕووی شۆفێران کرایەوە لە کاتێکدا بڕیار بوو تەنیا 15 ڕۆژ بخایەنێت. شەقامەکە درێژەکەی زیاتر لە 4 کیلۆمەتر 1 ملیار و 900 میلیۆن دیناری تێدا خەرجکراوە و شەقامی 100 مەتری 120 مەتری هەروەها 150 مەتریش بەیەکەوە ئەبەستێتەوە. بە تەواوبوونی ڕێگاکەش ئەو لۆد و قەڵەباڵغەی لەو ماوەیە دروست بوو بەرەو کۆتایی ئەڕوات و لەمە دووە شۆفێرانی شەتوانن بە ئاسانی بەرەو بەحرکە و شەقامی 150 مەتری بچن و بە پێچەوانەشەوە بگەڕێنەوە بۆ هەولێر. کورد لەکەیەوە خاوەنی پاسەپۆرتە بێگومان تاکو ئێستا نەزانراوە، بەڵام ئەمڕۆ بەڵگەنامەیەک بۆ ئەم مەبەستا بڵاو کراوەتەوە. ئێمەش حەزەکەین ئێوەش بە بڵاوکردنەوەی ئەو بەڵگەنامە مێژوویە ئاگادار بن. بەڵگەنامەکە لەلایەن کونسڵخانەی ئەمریکا لە هەولێر بڵاو کراوەتەوە، تەنانەت بەشێک لە لاپەڕەکانی پاسەپۆرتەکەش بە هەمان شێوە بڵاو کراوەتەوە. تەمەنی دەرکردنی ئەو پاسەپۆرتە بۆ نزیکەی سەدەیە کواتە پێش 97 ساڵ ئەم پاسەپۆرتە دەرکراوە. هی کەسایەتیەکی کووردە تەبعاً. کونسڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر وێنەی ئەو پاسەپۆرتە مێژوویەی بڵاو کردوتەوە کە دەرکردنەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970
28 ئەم پاسەپۆرتە لە سەردەمی شانشینی عێراق لە شاری بەغداد دەرکراوە و بە بەڵگەنامەیەکی گرنگ دائەندرێت. ئەگەر سەیری لاپەڕەکانی پاسەپۆرتەکەش بکەین، ئەوە بەرجی یەکەمی پاسەپۆرتەکەیە، ئەوە ناوەڕۆکەکەیەتی، ناوەکەی بەوازەحی نووسراوە سەلیم یوسف. دواتر ئەوەش خاوەنی پاسەپۆرتەکەیە کە بە زل و زامانەی کوردی وێنەی گرتووە و وەکو یەکەمین بەڵگەنامە لەسەر ئەوەی کە کورد لەکێوە پاسەپۆرتی هەیە، ئەوەی یەکەمین بەڵگەیە کە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 97 ساڵ پێش ئێستا. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.